بەڵێ بینەرانی ئازیز، سڵاتان لێبێت. زۆر خۆشحاڵین کە بە بەرنامەی ڕاستەوخۆوە دووبارە ئەم شەو هاتوونێتەوە خزمەتان. ئەمڕۆ چوارشەممە 13 مانگی ڕەزبەری 1401 هەتاوی بەرابەرە لەگەڵ 5 ئۆکتۆبری 2022 زاینی لەگەڵتانین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی کوردستان و ئێران بە گشتی. بەڵێ ئازیزان، هەروەک ئاگادار بوون، دوێنێ لە خوێندکارانی زانکۆکانی علوم پزیشکی گیلان، تاران، کەرەج، ورمێ کوردستان، کرماشان، مەشهەد، کرمان، شیراز، یەزد، خوزستان، زاهدان، تەورێز و عێراق و زەنجان بە دروشمەکانی زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت و خوێندکاری زیندانی ئەبێ ئازاد بکرێت و ژیان ئازادی لە ناوەندی زانکۆ کۆبوونەوە و ناڕەزایەتیان لە ئاسەرکوتی دڕندانی کۆماری ئیسلامی نیشاندا. ئێمە ئەمڕۆ لە شارەکان هەر ئێستا بەدەستمان گەشتووە کە تالش و کرماشان هەر ئێستاکە هاتوونەتە سەرشەقام و خۆپیشاندانیان هەتا ئەمڕۆکە شەروا بەردەوام بووە. ئەمڕۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڤیدیۆیەکمان بینی سەبارەت بە موشک بارانکردنەکەی قوتابخانەی منداڵان لە کوێیە کە بڵاوێن کردەوە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەمەی ڕەت کردبووە کە بە موشک ئەم قوتابخانەی بۆمباران کردەوە. وێنەکەش حتمما لە مەجالێکدا دەخینە بەردەست ئێوە و ئێوەشی لێ ئاگادار دەکەینەوە. ئێمە بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم ڕووداوانەی ئەمڕۆ ڕۆژانی ڕابردوودا هەر ئێستاکەش هاوڕێ ڕەحمان وڵامی هەڵسوراوی سیاسی لە ڕێگای سکایپەوە لەگەڵمانە. هاوڕێ ڕەحمان، ئەم کاتتان باش، سپاس بۆ بەشداربوونتان لە بەرنامەی ڕاستەوخۆ ئەم شەماندا. زۆر سپاس کاکەمیل گیان، سڵاو ڕێزمەیە بۆ خۆت، بۆ هەمووی ئەو ئازیزانەکە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە کارەکەن. مانوونە بن، دەستان خۆش بێ و هەر لێرەشەوە ڕێز و سڵاوی خۆم پێشکەش بە هەمووی خەڵکی کوردستان و ئێران کە ئەوە حدودی 18 ڕۆژە لەسەر شەقام دژ بەم حکوومەتە فاشیستە خەریکی خەبات و تێکۆشان. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ڕەحمان، خۆشتان ئاگادارن کە ئەمڕۆ 18 ڕۆژە خۆشتان ئاماژەتان پێدا. ئاگاداری ناڕەزایەتی و خۆپیشاندانن لە کوردستان و لە ئێران بەگشتی. ئەگەر بتانوێت هەڵسەنگاندنێکی کورتان بێت سەبارەت بەم خۆپیشاندان و ناڕەزایەتیانی ئێستای ئێران چۆنی هەڵدەسەنگێنن؟ ئەوەی کە دیارە زۆر ڕوونە، 18 ڕۆژ پێش لە ئێستا لە مەراسمی ناشتنی ژینا لە شاری سەقز حرەکەتێک دەستی پێکرد کە ئەو حرەکەتە حرەکەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ 43 ساڵ پێش لە ئێستا دژ بە حکوومەتی جمهوری ئیسلامی. ئەو داخوازیانە کە لەوێ باسکرا، ئەو قسە و باسانە کە لەوێ باسکرا، دواتر هاتنە سەر شەقامی کۆمەڵانی خەڵک، هەمووی ئەمانە نیشاندەری ئەوەیە کە ئەم داخوازیانە گشتی بەرهەقن و ئەمە داخوازیایەکە کە لە ناو نەفەقە لە ناو کوردستان لە دەرەوەی کوردستانش پوونی خواردێتەوە و کۆمەڵانی خەڵکی ئێران ماتی ڕۆژێکن کە بتوانن ئەم ئیرادی خۆیان نیشان بدەن. ئەگەر کورت و مختصر من بڵێم، لە 18 ڕۆژەکە ئەگەر لەسەر قبرانێکۆ دەست پێکە، ئەمڕۆ بووە بە ناو هەموو شەقامەکانی ئێران. ئەمڕۆ کچانێک هاتنێتە سەر شەقام کە هاو سن و ساڵی ژینا لەوش کەمترن لەباری سنیۆ، هاوارەکەن مەرگ بە دیکتاتۆر، ژن ژیان ئازادی. ئەمە داخوازیەکە کە ئەمڕۆ بە خۆشیەوە تەواوی کۆمەڵانی خەڵکی ئێرانی گردێتەوە و بۆ بەشێک لە
خەبات و تێکۆشانیوان دژ بەم حکوومەتە فاشیستە شۆڕش خەبات ڕاپەڕین قیام هەر شتێکی ناوبنین بەرەو پێش هاتووە لەم 18 ڕۆژە حکوومەتی فاشیست و داعشی جمهوری ئیسلامی بەرەو پاشەکشێ چووە لەم ماوە ئەوەی کە دیارە مشەخەسە فقط لە ناوخۆ نییە بەڵکو هەموو دنیاشی گردێتەوە ئەمڕۆ بەشێکی زۆر لە دڵسۆزان و لایەنگرانی ئازادی لایەنگرانی مافی ژنان لە هەموو پارلەمانەکانی ئوروپا و ئەمریکا دفاعەکەن لە ژینە دفاعەکەن لە مافی ژنان و ئەمە من پێم وایە یەکێکە لە دەستکەوتەکانی ئەم جوڵانەوە و یەکێکە لەو ئارەزوانە کە 43 ساڵ پێش لە ئێستا خەڵکی کوردستان لە شارەکانی کوردستان دەستیان پێکرد داوایان کرد بەڵام لەگەڵ هێرش و هجومی حکوومەتی ئیسلامی ڕوبەڕوو بوون بەڵێ فاک ڕەحمان خۆشتان ئاماژەتان پێدا خوێندکاران ڕێژەیەکی بەرچاویان هەیە لەم خۆپیشاندان و نەڕزاتیانە بگرە قوتابیانیشی پێزیاد بووە واتە ئەم کچانی کە خوار 18 ساڵ تەمەنیشن ئەگەر دەکرێت پێمان بڵێ گرنگی بەشداری خوێندکاران و قوتابیان لە خۆپیشاندان و ناڕزاتیەکانی ئێستادا چییە پێمان بڵێ کاک ئەمیر ساڵی 1357 لە کوردستان و لە ئێرانش تقریبن لە مەدرسە کە کراوە خەبات و تێکۆشانی خەڵکیی حکوومەتی پەلەوی دەستی پێکرد ئەگەر کۆمەڵێک ئینسانی شۆڕژگەر بوون ناڕازی بوون دەرکێکی دروستتر و عمومیتریان بوو لە حکوومەتی پەلەوی زیندانی سیاسی بوون بەڵام هاتنە سەر شەقامی مەدرسەکان کە ئەوانە بەشی هەرە زۆری ئەو کەسانە لەژێر تەسیری ئەو معلیمە شۆڕژگەرانە بوون لەژێر تەسیری ئەو کەسانە بوون کە خەباتیان کرد و تێکۆشانیان کرد و هاتنی ئەو مناڵانە یعنی هاتنی نسلێکی نوێ بۆ ناو کۆمەلگا کە بەخۆشی و ئەو نسلە نوێ کە 43 ساڵ پێش لە ئێستا دەستی پێکرد هەر ئیدامەی بووەوە تا ئێستش ئەیبینی بۆیە هاتنی ئەم مناڵانە نیشانەیەکی واقعی لە کۆمەلگای ئێران لە ماوەی ئەم 43 ساڵ حاکمیەتی ئەم دەوڵەتە کۆنەپەرستە کە هەموو ژیان و هەموو ئینسانیەتی لەم خەڵکە وەرگردووەتەوە و بەدانانی حجاب و ئاین و شەریعەت و بە قانونی ئەساسی خۆی زۆرترین مشکڵی پێکەناوە بۆ کۆمەلگا کە زۆرترین ئەم کەسانەش هەمومان نەزانین ژنانین و ئەو کچانەش کچێکە 7 ساڵە وەختێچێتە مەدرسە مەجبورە لە چک و حجابە بەسریا معلومە ئەمە حەقی خۆیەتی جێی خۆیەتی وەختی ئەوانە دێنە ناو شەقام هەموو ئینسانێکە دژی ئەم حکوومەتە فاشیست و کۆنەپەرستە بێ بە هاتنی ئەوان ئەحساسی سەربەرزیەکە شانازیەکە و یەک نەتیجەشی لێگرێ کە کۆمەلگا بە نسبەتی جاران پێشکەوتوتر بووە زۆرتر چوەتە پێشەوە و جێی خۆیەتی کە لێرۆ من هەر لێرۆ تا لای ئێوە تا هەموو کوردستان تا هەموو ئێران هەزاران جار دەستان خۆش بێ جێی شانازین ئێوە کە بوونەتە هۆی ئەوە کەم حکوومەتە بلەرزێ بەڵێ حەورە ڕەحمان چ ڕێگایەک و چ هەنگاوێکی کە دەبێ هەڵگیرێ بۆ ئەوەی کە ئەم ئاخێزە بەرەو پێش بچێت و هەروە بەردەوام بێت و بەرەو سەرکەوتن بگات کاک ئەمیر من یەکێکم لەو کەسانە کە ئەو شانازیەم بووە لە پەنای هەزاران کچ و کوڕیتر لە کوردستانە لە ساڵەکانی 57 تا دژی حکوومەتی پەلەوی خەبات و تێکۆشان کەین و پاشان منیش یەکێک لەو کەسانە بووم لە پەنای هەزاران ئینسانی شۆڕژگیر و کچ و کوڕی کوردستان دژ بەم حکوومەتە هاتینێتە خەبات و تێکۆشان ئەوەی کە دیار و ڕوونە بەڕاستی خەباتی ساڵی 1357 لە جەمعێکی چکۆلەوە دەستی پێکرد لە مەدرسەکانەوە دەستی پێکرد هەموو مەدرسەکان ناهاتن تعدادێکی معەیەن بوون ڕوون بوو ئەمانە بەڵام وردە وەختی ئەمە پەرەیسەن ناو شار و تەواوی شار و بازار و خەڵک پشتیوانیان لێکرد ئەمە من پێم وایە یەکێک لە شتەکان کە ئەمڕۆ بینین هاتنە سەر شەقامیە مناڵانە کە مناڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێرانن مناڵی ئەو دایک و باوکانە کە خۆیان زۆرترین زوڵمیان لێ چەشتووە من پێم وایە ئەمە بەشێکە لەوە بەڵام ئەوەی کە مهمە ئەبێ لەگەڵ تێکڵاو بێت لەگەڵ ئیحتساب و حرەکەتی زۆرتری کۆمەلگا بەشانی تر زۆرتر کە توانێت ئەم حرەکەتە زۆرتر تەقویەت کا بیباتە پێشەوە بەڵێ
هەورە ڕەحمان پێتاوان نییە وەکو بزوتنەوە خۆتان ئاماژتان پێدا کە بزوتنەوەی خوێندکاری و بزوتنەوەی ژنان ئێستا لەسەر شەقامن و پشتیوانی خۆیان ڕاگەاندووە وەکو بزوتنەوە پێتان وان نییە بزوتنەوەی کرێکاری ئێستا جێگای چۆڵە ئەڵەن کرێکاران بربەستیان لەسەرڕێیە ئەم بربەستانە چین چۆن دەتوانن ئەم بربەستانە وەلانێن و پەیوەست بن بەم بزوتنەوەنەوە ئەوەی کە دیارە بەڕاستی لە ماوەی ئەم چەند ساڵە بەتایبەت لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردووە ڕۆژ نەبووە لە ئێرانش کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش بۆ مافەکانی خۆیان نێنە داوای مافەکانی خۆیان دەکەن بە شێوەهای جۆرا و جۆر بەڵام ئەوەی کە مهمە ئەم حکوومەتێکی زۆر فاشیست بووە جیاوازی لە سەرکوتی نظامی لە شێوەهای جۆرا و جۆرش ئیسفادەی کردە کە لە بینی کرێکاران و خەڵکی تێکۆشەرە فاصلە بخە جیاوازی بخە و ئەمە توانێتی تەسیری بێ بەڵام یەک واقعیەت هەیە مەسلەی ژیان مەسلەی کرێکاران مەسلەیەکی تایبەتی ترە و من لەوە هیچ شتێکم نییە ئەم حرەکەتە ئەگە ئیدامە پەیاکە 100% ئەم خەڵکی کرێکار و زەحمەتکێشش بەشەکانی تری کۆمەلگا ژوارد ئەم حرەکەتا بن و تەقویەت یەکەن بەخۆشیەوە من پێم وایە کۆمەلگای بەشی کرێکار و زەحمەتکێش لە ئێرانە ئەو نەش دەستکەوتی هەیە بەڵام ئەوەی کە مهمە ئەوەیە کە من پێم وایە بێت لەم کاتە ساتە لەم شرایەتە تایبەتیە ئەوەی کە زۆر مهمە یەکدەنگی و یەکڕێزیەکی زۆرتر لە ناو کرێکارانە بۆەوە کە بتوانن بن بە پشتوانەیەکی زۆر قەویتر بۆ ئەم خەبات و تێکۆشانە کەیسە لەلایەن خوێندکاران و لە دانیشگاکان و لەلایەن محەسڵەکان و دەستی پێ کردووە و بە شێوەهای جۆراوجۆر خەریکە ئیدامە پەیاکە بەڵێ هەڕ ڕەحمان وەکو دوایین پرسیار داهاتووی ئەم ئاخێزە چۆن نەبینن ئایا ئومێدێکەیە کە ئەم ئاخێزە بە سەرکەوتن بێت من بەڕاستی کاک ئەمیر وەختی هەر ئینسانێک تمشای ئەم دەورانی دەدووە 20 ساڵی ڕابردووەکە ساڵ بە ساڵ ئەم حرەکەتانە پێشکەوتوتر بووە جوڵانەوەکە واردی فازێکی تازەتر بووە داخوازیەکانیان بۆ بە داخوازیایەکی عمومی واقعی و داخوازیایەکە لەگەڵ دنیای واقعیە دێتەوە بۆیە من لەوە هیچ شتێکم نییە جمهوری ئیسلامی ناتوانێت ئەمە تێک بشکێنێت ئەتوانێت سەرکوتیکە ئەتوانێت پاشەکشەی پێکە بەڵام 100% من لەسەرەوە ساخم کە هەروەکو دیومانە لە ماوەی ئەم 15 ساڵی ڕابردووە ئەم شۆڕژ و تێکۆشان و جوڵانەوانە ئیدامە پەیاکە ئەوەی کە مهمە من یەک شتە بینم من پێم وایە جمهوری ئیسلامی لە هەموو زەرفیەتێک ئیسفاداکە بۆ سەرکوت بەڵام ئەم سەرکوتەش مەحدودە مهم ئەوەیە کە ئەگەر کۆمەڵانی خەڵکی ببن بە پشتیوانە بۆ ئەم جوڵانەوە و بتوانن بە شێوەهای جۆرا و جۆر کە بە خۆشیەوە تەشکیلاتی ئێوە وەکو تەشکیلاتێکی چەپ و سوسیالیست لە کوردستان و ئێرانە لە ماوە نەخشتان بووە هاندەری ئەم حرەکەتانە بوون من پێم وایە توانێت تاسیری بێت و ئەتوانێت ئەم حرەکەتە بەرەوە پێش بەرێت جمهوری ئیسلامی ئەوە کە هەیەی فقط سەرکوتە جاران توانی لە ئاین و دواکەوتوی خەڵک ئیسفادەکە بۆ سەرکوت و بۆ مجموعەیە شت کە بتوانێت سیاسەتەکانی خۆی بڕێتە پێشەوە بەخۆشیەوە بە ژیری خەڵک و تێکۆشەری کوردستان بەشێک زۆر لەمانە پوچەڵ بۆ تۆ ئەوەی کە مهمە ئەوەیە کە ئەمڕۆ ئێوە وەکو تەشکیلاتێک وەکو ڕێکخراوەیەک من لێرەوە حەزەکەم ئەو داخوازیە خۆم نسبەت بێەوە باسکەم ئەگەر ئیجازەم بێت من پێم وایە ئێوە ئەبێ زۆرتر لە جاران لەسەر ئەم یەکگرتوویە قسە بکەن بەخۆشیەوە لەم ماوە تەشکیلاتی ئێوە ڕەهبەری کۆمەڵە توانێتی تاسیراتی خۆی لەسەر جوڵانەوە دابنێت جیاواز لەوە توانێتی بێتە هۆیەک بۆ نزیکبوونەوەی ئەحزابی سیاسی بۆتە جێ متمانە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمڕۆ جیاواز لە خود ئەم حرەکە تەشکیلاتی و سیاسیانەکەیکەن داخوازیەکانی تەشکیلاتیەوە بەشێکە لە جوڵانەوەیەکی لە مێژینەی خەڵکی کوردستان و ئێران کە من پێم وایە بە هیوام ئێوە زۆرتر لە جاران بتوانن ئەم دەنگە هەم دەنگ و هەم ڕەنگی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش خەڵکی تێکۆشەر وەک لاوان و کچان و کوڕانە بن کەمڕۆ بە دەستی خاڵی لەسەر شەقامەکان دژ بەم حکوومەتە فاشیستە ڕاوەستاون. بەڵێ زۆر زۆر سپاس هاوڕێ ڕەحمان بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەودا. سپاس بۆ ئێوە و شەوتان خۆش. زۆر سپاس.
بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستا کە پەیامان بەدەست گەیشتووە سنە و مەشهەدیش هەر ئێستا کە هاتوونەتە سەر شەقام و خەڵک لەسەر شەقام و خۆپیشاندانیان وەڕێ خستووە و دروشمی ژنجیان ئازادی و مەرگونەمان بۆ دیکتاتۆر دەڵێنەوە و هێزە سەرکوتگەرەکانیش ڕوبەڕوویان ڕاوەستاون و بینەرێکیش پامێکی نردوون نووسیتی سلااو هاوڕێیان ماندوو نەبن ئەگەر دەکرێت بەرنامەی ڕاستەوخۆتان لە تۆڕی ئینستاگرامیش وەکو لایف داینن چونکە لە ئێران لە فەیسبوک زۆر کەم کەڵوەردەگیرێت کە ئەگەر دەتوانن لەسەر ئینستاگرامیش بەرنامە زندەکە بتوانن دەوێدادانێک مشکانی میبین. زۆر سپاسم بینەرە لە سنەوە پامینان ویددیوەیەک ببینن لە خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی ئەمڕۆ زوو دێنەوە لاتان دەچین لە میوانی بەست. قفس را بسوزان بیا در خیابان صداشو بلرزان تو بنیاد زندان نه تیر و تناب و نه کشتار آسان فقط حق انسان فقط حق انسان نترسید نترسید ما همه با هم هستیم نترسید نترسید ما همه با هم هستیم نترسید نترسید ما همه با هم هستیم نترسید نترسید باید آنها بترسند هستیم در کنار زندانیان دربند بترسید بترسید ای صاحبان زندان آمدیم در خیابان بشکنیم قفل زندان بترسید بترسید ای صاحبان زندان آمدیم در خیابان بشکنیم قفل زندان بترسید بترسید ما همه با هم هستیم بترسید بترسید ما همه با هم هستیم بگو گرسنگان را از گلوله نترسان بنیادی نظام را در خیابان بسوزان من و تو هم صدا با صدای بی صدایان بشکنیم از خیابان دروازه های زندان حرکت جمهوری اسلامی Yo no canto por cantar,
ni por tener buena voz. Canto porque la guitarra tiene sentido y razón, tiene corazón de tierra y alas de palomita. Es como el agua bendita, santigua glorias y penas. Aquí se encajó mi canto, como dijera Violeta. Guitarra trabajadora, con olor a primavera. Que no es guitarra de rico, ni cosa que se parezca. Mi canto es de los andarios. بەڵێ بینەرانی ئازیز هەر ئێستاکەش پێمان بواتووە لە تارانیش خۆپیشاندان و ناڕزایەتی هەر ئێستاکە دەستی پێکردووە. کاک لەتیف پەرستار لە ڕێگای ئسکایپۆ لەگەڵمانە. کاک لەتیف ئەم کاتتان باش، سپاس و بەشداربوونتان. ئەم کاتەی خۆشتان باش. دەنگ هەیە؟ بەڵێ دەنگتان هەیە. ئەم کاتتان باش و زۆر سپاس. ببوورم من بڕێ کێشەی تکنیکم هەبوو بەخۆشیەوە جێبەجێ بوو. بەڵێ زۆر سپاس و بەشداریت. کاک لەتیف ئاگاداری خۆپیشاندان ناڕزایەتیەکانی ئەم چەند ڕۆژەی ئێران هەیت، هەڵسەنگاندنێکی کورتان لەسەر ئەم وەزع هەیە ئێمان فەرموو. بەڵێ منیش سەرەتا لەگەڵ ڕێز و سڵاو بۆ ئێوە و بینەران و بیسەرانی تێوێ کۆمەڵا، هەروەها سڵاو و ڕێزم هەیە بۆ خەڵقی قارەمان و شۆڕژێری ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەتی سەرتاسەری ئێرانیش بەڕاستی زۆر بە کورتی ئەگە من بێن باسی ئەم خۆپیشاندانە بکەم و ئەوەی کە ڕاستە خۆپیشاندانەکە و ڕاپەڕینی جۆش و خرۆشی کۆمەڵانی خەڵق ئەم جارێ چەخماخەکەی لە کوردستانەوە دەستی پێکرد و لە ماوەیەکی زۆر کەمە سەرتاسەری ئێرانی تەنیەوە و تەنانەت سنوورە نێونەتەوەکانیشی بەزان بەڕاستی. ئەمە جێگەی خۆشحاڵیە، بەڵام ڕاستە خۆپیشاندان و ڕاپەڕی بە دوای مەرگی جوانە مەرگی ژینا ئەمینی دەستی پێکرد، بەڵام بە حەقیقەت کۆمەڵانی خەڵقی ئێران و کوردستانیش لە ماوەی ئەم 43 ساڵە حکمی ڕەشی کۆماری سێدارە و پەت هەر کات و ساتێک هەر دەرفەتێک کە بۆیان هەڵکەوێ خۆپیشاندان ئەکەن و دێنە سەر شەقامەکان و بۆەوەی کۆمەلگای ئێران و ڕۆژهەڵاتیش وەک بۆشکەیە بارود وایە هەر لەحزە و هەر چرکە ساتێک ئامادەی تەقینەوەی هەیە. بەڵام لە ڕوانگەی منەوە خۆپیشاندانی ئەم جارێ و ڕاپەڕینی ئەم جارێ کۆمەڵی جیاوازی هەیە لەگەڵ خۆپیشاندان و ڕابردووی جاران. ڕاستە لە ئێران و ڕۆژهەڵات لێرە و لەوێ خۆپیشاندان کراوە، خۆپیشاندانی مامۆستایان بووە، خوێندکاران بووە، ژنان بووە، بۆ خاستێکی تایبەت بووە. بەڵام ئەم جارێ خۆپیشاندانێکی سیاسی
کۆمەڵایەتی و لە ماوەیەکی زۆر کەما بووە هەوێنی یەکگرتی و یەکڕێیزی کە بە بڕوای من تا ئێستا بێوێنە بووە حەدیقلەکەی سەبارەت بە بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کورد. ئەم جارێ بۆ یەکەمین جار دروشمی ژن ژیان ئازادی دێتە سەرزاری هەموو کەسێک لە هەموو شارە فارسەکان لە دەرەوەی وڵات ئەم دروشمە ئەڵەنەوە دروشمی سێکولار. بۆیە من لەسەر ئەو باوەڕم کۆماری سێدارە و ڕژیمی دیکتاتۆر هەرگیز ناتوانێت جارێک لە جاران بگەڕێتەوە بۆ پێش ئەم ڕاپەڕینە بە دنیاییەوە لێرە و لەوێ لەوانەیە کۆمەڵێ گۆڕانکاری بە مەبەستی چاواشەکاری خۆڵکردنەکردن چاوی خەڵک بکە. من مەبەستمەوە نییە کە گۆڕانکاری باش ئەکا کۆمەڵی ڕنگ و ڕۆی جیاواز لە خۆی نیشان ئەدا بۆی کە بتوانێت ئەم خۆپیشاندانە کە بکاتەوە یان تا ڕادێت ئەو ناڕەزایەتی و ئەو جموجۆڕی کە لە شەقامەیە بتوانێت ڕایگرێ بە بڕوای من. بەڵێ هاوڕێ لەتیف بەو هەڵسەنگاندنی ئێوە ئەگەر پێمان بڵێ داهاتووی ئەم ئاخێزە چۆن دەبینن دەبێت هەنگایە کەڵگیرە بۆی کە ئەم خۆپیشاندان و ناڕزایەتیانە هەروە بەردەوام بە دنیاییەوە بەس لە هەموو شتێک من خۆم زۆر خۆشببینم بەم خۆپیشاندانانە. بۆیە خۆشببینم ڕاستە خەڵکی ئێران بەگشتی بۆ بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستانیش لە ماوەی ئەم 43 ساڵایە بەڕاستی بە شێوەیەکی زۆر بوێرانە بە شێوەیەکی زۆر جوامێرانە لە دژی ئەم ڕژیمە کە وەکو گورگی هار بەربۆتە گیانی ئەم خەڵقا بە ئەنواعی شێوە ناڕەزایەتی خۆی و خۆپیشاندانی خۆیان نیشاندا و بە تایبەت خەڵکی کورد هەل لە سەرەتای هاتنە سەرکاری حکومەتە لە ڕێگەی ڕفراندۆمەوە نیشانیدا. ئەمە یەک. بۆیە من خۆشببینم بەوەی ئەم جارێ هاوپشتیەک و هاوسۆزیەک کە لەم جوڵانەوە لەم خۆپیشاندانە ئەیبینم لەسەر تاسەری ئێران سەرڕای هەر چین و توێژێک هەر ڕەنگ و هەر بیر و بۆچوونێک هەمووی هاو دەنگن هاو ڕەنگن لەسەرەوەی کە یەک دوژمنی هاو بەشەیە. ئەمە یەکێک ئەمە خاڵێکی زۆر گرنگە. خاڵێکی تر کە لە ڕوانگەی منەوە گرنگە ئەوەیە من هەستی پێ ئەەکەم بە حەقیقەت خەڵق زۆر بوێرانە بووە. خەڵق ئەو ترسەی جارانی لە دەم و دەستگا سەرکوتەکانی کۆماری ئیسلامی نەماوە بەو شێوەیە. هەر ئەوەی کە ئەمڕۆ ژنان و کوڕان و کچان بە دروشمی سێکولار بە دروشمی پێشکەوت و خوازی لەچکەکانیان فرێن دێنە سەر جادەکە لە مەیدانی ئازادی تاران کچ و کوڕ یەک ماجەکەن بە حەقیقەت ئەمە وێنەی نەبووە تا ئێستا. بۆیە من خۆشحاڵم بەوەی و ئەم خۆپیشاندانش بە حەقیقەت سەرڕای ئەو هەموو توندوتیژە سەرڕای ئەو هەموو درندەیە لە ماوەیەکی زۆر کەمان نزیکەی 130 شاری ئێرانی تەنیەوە. بۆیە من بە دنیاییەوەڵم ئەگەر کۆماری ئیسلامی بتوانێت لە ڕێگەی توندوتیژی و لە ڕێگەی کوشت و کوشتارەوە بۆ ماوەیەکی کورتیش ئەم خۆپیشاندانە کبکە بە دنیاییەوە گڵۆڵەی ئەو حکوومەتە کەوتۆتە لێژی هەر لەحزە و هەر چرکە ساتێک لە لێواری مەرگایە تەنها ماوەتەوە بکات. بەڵێ زۆر سپاس هاوڕێ لەتیف وەکو دوایین پرسیار باسی مناڵەکانتان کرد کە دوێنێ زۆربەی قوتابیانیش هاتبوونە سەر شەقام و بە نیشانەی ناڕزایەتی مەقنەکانیان لەسەر سەریان لا دەبرد. ئێوە ئەو حەڕەکەتە چۆنە بینن بەم ئاخێزەوە کە پێوەست بووە؟ بەڕاستی ئەمە زووتنەوەیەک جوڵانەوەیەک جۆش و خرۆشێکی زۆر جێگەی خۆشحاڵیە بۆ هەموو خەڵقی ئەران و بە تایبەتی بۆ جیل و بۆنەوەی نوێ. بەڕاستی ئەوەی ئەمڕۆ کە لە زانکۆکانی ئێران لە شەقامەکانە لە شارەکانی کوردستان ئەو بوێریەی کە لە جوانانە ئەیبینی و لە نەسلی ئەمڕۆ ئەیبینی ڕێک ئەو بوێریە و ئەو هینەیە کە کات ئێمەشمان لەبیر نەچێتەوە بەڕاستی نەسلی جوان دای لە مۆی گۆڕانکاری کۆمەلگایە. بۆیە ئەم بوێریە و ئەم دروشمە سیکولار و پێشکەوت و خوازانە بە دنیاییەوە ئەڵم کە درەنگیان زوو کۆماری سێدارە و کار بەدەستان بەرەو لێواری مەرگ و لە گۆڕ ئەنێ و ڕۆژێک لە ڕۆژان ئاڵای بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵقی کوردستان و هەموو خەڵقی ئەران و هەموو چین و توێژ و لە ناو ئەوانشە ئەو ژنانە کە لە ماوەی ئەم 43 ساڵە بە حەقیقەت بەو شێوە ئەچەوسێنەوە درەنگیان زوو ئاڵای ڕزگاری و خۆڵی ڕزگاریان هەڵدێت. تەنها شتێک کە ماوە بە بڕوای من ئەو یەکڕیزی و ئەو هەوێنی و ئەو هاوسۆزی و هاوپشتیە بتوانین بە هەموو لایەکمان
نێڵین کۆماری ئیسلامی چون بەڕاستی دەستێکی باڵان هەیە لە درزی لە نێو کەمایەتیەکان و دابشکردنی خەڵک و فیتنە و گژی بە یەکترا ئەو وریابین ئەو یەکسۆزی و هاوپشتیە ڕابگرین بۆەوەی ئێمە دوژمنێکی سەرەکیمان هەیە بە هەمومان ئەتوانین ئەم دوژمنە بڕوخێنین بۆیە من زۆر خۆشحاڵم و خۆشببینم بەم جوڵانەوەی. بەڵێ زۆر سپاس هاوڕێ لەتیف پەرستار بۆی کە بەشداریتان لە بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوداکرد. زۆر سپاس داوای لێبوردنیشەکەم ئەگەر بڕە کێشەی تکنیکی هەبوو خۆسا بە خۆشحاڵیەوە جێبەجێ و سپاسدان ئەەکەم. سپاس بۆ بەشداریتان. بەڵێ ئێستاکەش پامێکمان بۆ هاتووە کە سنا هەم ڤیددیوی بۆ نردوین کە ئێستا سنا خەڵک لەسەر شەقام. ئەمڕۆ بەیاننامەیەکی دەستەجەمعی مامۆستایانی زانکۆ و مامۆستایان بۆ مەحکومکردنی دەستگیرکردنی خوێندکاران و پێویستی ئازادکردنیان بە زووترین کات بڵا بۆ لەم بەیاننامەیەدا 1145 کەس ئەم بەیاننامەیان ئیمزا کردووە. ئێستاکەش هاوڕێ ئەحمەد ئەسکەندەری نووسەر و هەڵسوڕاوی سیاسی بەرگای سەرەوە لەگەڵمانە. هاوڕێ ئەحمەد ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ بەشداریتان. ئەم کاتتان باش، زۆر سپاس بۆ بانگهێشتنتان، وێڕای سلااو بۆ ئێوە و ماندوو نەبوونیتانەکەم و سلااو بۆ بینەرانی بەڕێز. زۆر سپاس. هاوڕێ ئەحمەد خۆتان ئاگادارن لە 25 مانگی خەرمانانەوە ببوونەی مەرگی مەحسای جوانەمەرگەوە کە لەلایەن گەشتی ئێرشادەوە کوژرا چەخماخەی ئەم ئاخێزە لە کوردستانەوە لێدراوە هەتا ئێستاکەش 18مین ڕۆژی تێپەڕاندووە. ئەگەر بتانەوێت هەڵسەنگاندنێکتان بێت فەرموو. دەزانی لەسەر ئەوەی کە چۆن ئەمە ڕوویدا چۆن بوو پێشتر ژن کوژراون، پێشتر ستەم کراوە، پێشتر ژنانێکی ئازا و بەجەرگ نەکەر لە کوردستان بەڵکو لە دەرەوەی کوردستانیش هەستاون و بەرەنگاری ئەم ڕژیمە بوونەتەوە و هەموو ئەمانە لەم چەند ڕۆژەدا باسی لێ کراوە و هەروەها من پێم وایە ئەوەی کە لازمە بەرجەستە بکرێتەوە ئەوەیە کامە تاقانەبوونی ئەم مەوردەیە کە ژینا ئەمینی ئەویش ئەوەیە کە ژن بوو، کورد بوو، غەریب بوو لە تاران و هەروەها زۆریش بە جورئەت بوو. ئەمانە هەمووی ڕۆڵیان بینیوە، بەڵام ئەمە بۆ خۆی ئەگەر لەوێەوە دایبنەی ئەبێتە یەک حاڵەتێکی فەردی ئەگەر لە چوارچێوەیەکی دیاریکراوە چاوی لێنەکەی. وەختی ئەمە هەڵبگری ئەم وێنەیە بێنی لە ناو وێنە گەورەکەدا دایبنەی کە کوردستان و سەقز و کوردستان و ئەمجارە تاران و لە هەموو ئێرانە دایبنەی، ئێمە لەگەڵ وەزعێکا بەرەو ڕووبووین ئێستا کە لەلایەکەوە خەڵکێک هەن کە ئیتر بە تەحملیان نەماوە لەوە زیاتر قبوڵی بکەن ستەم لەلایەن ئەم ڕژیمەوە و گەیشتووەتە ئەو جێگایە کە ئیتر ئەیانەوێ بە هەرچۆنێک بووە خەباتی خۆیان ببەنە پێشەوە و بگەڕێن بە دوای ئامانجەکانی خۆیاندا. لەلایەکی تری شۆ ڕژیمێکیش هەیە کە دەستی کردووە بە پەلەقاژە لە هەموو ئاستێکە و ئەوێ بە هەر وەسیلەیەک بووە بمێنێتەوە. بەڵام لەم بینەدا چەند شتێک ڕووی داوە. یەکیان ئەوەیە کە خەڵک ترسی شکاوە، یعنی ئەو گەنجانە کە ئەیان بینی ئەوە یەکەم جارە، زۆر شت هەیە یەکەم جار لەم بزوتنەوەی ئێستادا دەرەکەوێت. بۆ نمونە یەکەم جارە کە خوێندکارانی دەبیرستان و مەدرسەکان ئەو کارانەکەن، یەکەم جارە من بەش بە حاڵی خۆم نەمدیوە. سەرەتای شۆڕش ئەگەر لە حملە کرابە لە نۆرۆزی خوێنینی سنە، من لە بیرمە ئەو ئۆتۆبوسانەی کە لە ورمێەوە ئەهاتن بچن بۆ کرماشان بە کوردستە بە هەموو کوردستانە تێپەڕە بوون، بیانی بە شارەکانی مەهابات و بۆکان و سەقز و دیوان دەرە و سنە و ئەوانە لەم شارانە ئەو ئۆتۆبوسانەی کە وێنەی گەورەی جارێت تازە ڕژیمی شاڕوخا بوو، وێنەی گەورەی خومینی و نازانم ئەوانەی پێوە بوو، خەڵک دەیانگرت و وێنەکانیانە دڕان و ئەوە جاری یەکەم بوو، یعنی هێشتا مانگێک بوو، مانگێک کوشتێک بوو ڕژیم ڕوخا بوو. ئێستا دوای 43 ساڵ ئەو وێنانەی کە تۆ هەست بە حرمەتێکی زۆرەکەی بەرامبەر بەم گەنجانە، جوانی 13-14 ساڵ بگرێت 12 ساڵیش ئەچێ وێنەکە ێنێتە خوارەوە، وێنەی خومینی و خامنەیی ئەێنێتە خوارەوە، وێنەکە دەردێنێ لە پشت وێنەکە دەنووسێ ژن ژیان ئازادی و دەیباتەوە جێگای خۆی.
ئەمە تەنها پەیامێکی چکۆلە نییە، معنای ئەوەیە کە ئەو دروشمە ژنجیان ئازادی گەیوە بە بەوانەی کە مخاتەب بوون، بەوانە گەیوە یەک دووهەم ئەوەی کە ئەوەندە وریایی لە ناو ئەم نەسلە تازەدا لە ئێران دروست بووە کە ئیتر دێنە پێشەوە بەو شێوەیە دەیبەنە خەباتەکەی خۆیان ئیدامادەن. ئەمە وای کردووە کە بەڕاستی تێکشکاندنی زۆر زۆر زەحمەت بێ، چونکو تۆ چیەکەی لەوەی کە بەڵێ بتوانی بە تانگ و تۆ بچیتە سەرخیابان و خەڵکێک بکوژیت و ببڕیت و نەزانم ئەوە بکەیت، بەڵام وەختێکە ئەم گەنجانە ئەم مناڵانە دێنە ناو ڕیزی ئەم بزوتنەوەیەوە، جا چ لە ناو کلاسەکان چ لە حەوشی مەدرسەکان وەک بینیمان لە گەوهەردەشت بوو وابزانم لە کەرەج ئەو بەرپرسی ئامسوپەرۆز فێرکردن و باریێنانە دەرەکەن بەو شێوەیە دەریەکەن، چ ئەوەی کە هاتوونەتە لە ڕێگا کە خەریک نەگەڕێنەوە بۆ ماڵی خۆیان بە دەسە جەمعی دێنە دەرەوە و لەوێ خۆپیشاندانەکەن. هەموو ئەمانە لایەکی ئەوەیە کە ترسشکاوە، لایەکی ئەوەیە کە ئومێت پەیدا بووە، یعنی کە دەبینن دانیشتون و ئەبینن لەبەرەوە ئەم گەنجانە تازەی تر نەسلێکن کە ئیتر ئینستاگرام و فەیسبوک و تویتر و ئەوانیان هەیە و زۆر ڕاحەت وەسڵە بنەوە بە دنیاوە، دەبینێت لەم پەڕی ئێرانەوە بۆ ئەو پەڕی ئێران لە هەموو کوردستان، لە دەرەوەی کوردستان، لە دەرەوەی ئێران، لە وڵاتانی دەرەوە بە تایبەت ئەو خۆپیشاندانە گەورە 50,000 کەسی پۆلیس دەڵێ 50,000 کەس بووە لە هەر وڵاتێ وتی پۆلیس وتی 50,000 کەس خۆپیشاندانی کردووە، بزانە چەند هزار یەتوانی لێ زیاکەی، چون پۆلیس هەمیشە بە احتیاتەوە ژمارەکە ئەڵێ کە زۆر دقیق بێت. جا بۆیە ئەمانە کە دەبینن ئومێدێکیان لێ پەیدا بووە و من پێم وایە ئەو ترسکاندنە ئەو ئومێد پەیدا بوونە و ئەوەی دوا ڕۆژێک ئەبینن و ئەزانێت چی بەسەر دایک و باوک و خوشک و براندا هاتووە ئەم جوانانەی کە لە مەدرسان ئومێدێکیان لێ پەیدا بووە. ئەم ئومێدەکە پەیدا بووە لەو لایشەوە دەبینین ڕژیم تووشی مشکلات بووە، وەکو لە قسەکانی خامنەی یابینیمان کە ئەویش دوای 16 ڕۆژوە خەبەر هات و قسەیەکی کرد و ئێستاش دەیبینین ڕووی نەداوە لە مێژووی کۆماری ئیسلامی ئێراناکە خودی دانشگای تاران مامۆستایانی زانکۆ بانگ بکات و دابنیشین و بڵێ ئەرێ چی بکەین باشە. خامنەی لە قسەکانیان دەڵێ ئەوە هیچ نییە، ئەوە تەوتەی ئەمریکایە و ڕژیمی سایۆنیستیە. ئەی باشە ئەی بۆ مامۆستایانی زانکۆی تارانت کۆ کردووەتەوە مەشۆرەتیان لێ پرسی بڵێن چی بکەین و چی نەکەین. تەنانەت کەسێکی وەکو جەوادی زەریفیش کە وەزیری خارجێ خۆت بووە ئەویش دانیشتووە دەڵێ میلەتی عەزیمی ئێران نازانم زوڵم و زۆر قبول ناکە. یعنی مەبەستم ئەوەیە ئەمانە وەک بە ئینگلیسی دەڵێن پازڵن، ئەم پازڵانەگە بەلایەکەوە دایدنێ وێنەکەمان بۆ دروستەکە وێنەی خەڵکێکی وەزاڵە هاتوو کە ئیتر تەحملی ناکە ئەم وەزعیدامەی ببێت لەلایەکەوە، لەلایەکی شۆ وێنەی ڕژیمێک کە هەستەکات لە ناو ڕیزەکانی خۆیان تووشی کێشە بووە و وردە وردە ڕاستە ئێمە هێشتا زۆر بەرچاو نایبینین، بەڵام بە بۆچوونی من وردە وردە خەڵکی لێ بێتەوە و ناتوانێت ئەو جۆرە کە جاران کوشت و کوشتاریەکە نەیتوانە تا ئێستا نەیتوانیوە بیکە کە ئەڵێم ناتوانێت مەبەستمەوە نییە کە نیەتی کەرەستەکەی هەیە، تانگی هەیە، تفەنی هەیە، گولەیشی زۆرە، کەرەسەی شکنجەشی زۆرە، مەبەستمەوە نیە ئەوە ناکە، بەڵام ئەوەی کە دەست ڕائەگرێ بۆ ئەوەیە کە لە هەموو دنیا لیان لە هەڵاداوە. لە شوێنێکی وەکو پارلەمانی ئوروپا ببووراگەیەوە پرسیارتانەیە پرسیارتان بکەن، چون قساوەندە زۆرە بۆیە بەڵێ کاگە من پرسیارم هەیە خۆتان ئاماژتان پێدا کە خوێندکاران و نەوەی نوێش هاتوونەتە ئەم خۆپیشاندان و ناڕەزایەتیانەوە بەشداری ژنان زۆر زۆر بەرچاو بووە وەکو بزوتنەوە هاتوون وەکو بزوتنەوەی خوێندکاری وانەوەی نوێش ئێستاش لەسەر شەقامن جێگەی خاڵی بزوتنەوە وەکو بزوتنەوەی کرێکاری بەڵێ دیارە لەو خۆپیشاندانانەدا کرێکاریشی تەیە بەڵام وەکو بزوتنەوە نەهاتوونەتە پشت ئەم ئاخێزەدا ئەڵەن کرێکاران بربەستیان لەسەر ڕێگایە ئەم بربەستانە دەبێت چۆن لابردرێکە بزوتنەوەی کرێکاریش پێوەست بێ بەم ئاخێزەدا.
من ئەگەر جازم پێ بدەی با ئەو جملەی ئەو جارم تەواو بکەم بڵێم کە لە ئەوەندە شتەکە بەربڵاو بووەتەوە کە خانمێک کە نوێنەری حیزبی سنتەرە لێرە لە پەرلەمانی ئوروپا بسم حیزبی سنتەری سوێد لە پەرلەمانی ئوروپا ئەمڕۆ هەم قژی خۆی قرتان تۆزێکی و هەمیش زۆر تون قسەی کرد بەرامبەر بە پەرلەمانی ئوروپا و بە تایبەت بەرامبەر بە ژۆزێف بۆرێل ژۆزێف بۆرێل ئەو کەسەیە لە لاسیدا وەکو وەزیری دەرەوەی یەکێتی ئوروپا وایە کە لەگەڵ ئێرانە گفتوگوی زۆرەکە تووڕە بوو وتی بۆ هیچیان پێ ناڵێن خەریکن پێشێلی مافی مرۆڤەکەن مەبەستمەوە بوو بڵێم ئەمەیش نیشانەیە کە بۆ ئەوە کە ئەمریکایش و ڕۆژاواش هەمویان تووشی کێشە بوون لە پەیوەندیەکانیان لەگەڵ ئێرانە چونکو ئێران ئەم وەزعی دروست کردووە بۆ پرسیارەکەی جەنابەت ئێمە لە ساڵانی ڕابردوودا لەگەڵ چەندین خۆپیشاندان و بزوتنەوە بەرەوڕوو بووین لە ئێرانە یەک لەوان دیارە مامۆستایان خوێندکاران بازاڕیان ژنان کە ساڵهایە لە ڕیزی پێشەوەن ئەوە هەر بۆ چوونی من نییە ئەمە قسەی ئێستاژ نییە من 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ لەمەوبەر لە کۆڕ و کۆبوونەوە بووم هەم خۆم پێم وا بووە و هەم لە کەسی زۆر شارەزان ئەوانیش ئەویان تکرار کردووەتەوە کە ئەڵێن شۆڕشی داهاتوو و بزوتنەوەی داهاتوو لە ئێران جا کوردستانیش بخەسەری ڕواڵەتێکی ژنانەی هەیە بۆیە بەشداری ژنان زۆر بەرجەستەیە و جێگای شانازیە بۆ هەمومان بەڵام لە ساڵانی ڕابردوودا بزوتنەوەی کرێکاری بە بۆچوونی من جارێ یەکەم پەراکەندە بووە دووهەم بزوتنەوەکان وەک لە ئێران ئەڵێن داخوازیەکانیان سنفی بوو یعنی لە هیچ کام لە مانگرتنە کرێکاریەکانی ڕابردوودا ئێمە نەماندی یەکجار باسی پێشێلکردنی مافی مرۆڤ یان مەسەلەن ئەو کوشت و کوشتارەکە لە کوردستان لە بلوچستان لە شوێنەکانی ترەکرێ یان ئەو شتانەی بەرامبەر بە ژنانەکرێ وەکو خواستێ بەرجەستەی بکەنەوە ئەمە گوناحی ئەوانیش نییە کرێکارانی ئێران بە تایبەت بەو هەلومەرجەی کە ئێستا دروست بووە چینی کرێکار بڵاو بووەتەوە هیچ ڕێکخراوێن نەیتوانی وە سازمانیان بدا و ڕێکیان بخە و ئەوانە لەملاو لەولا وەکو ئیستلاحێکی هەیە پێ دەڵێن ئەتۆمیزە کراون تاختاقن لەملاو لەولا توانی ویانە ئەوەندەی دەستیان ڕۆیشتووە لەبەر هەژاری لەبەر نەداری لەبەر بارودۆخی ئابووری زۆر خراپیان ئەوەندەی کە دەستیان ڕۆیشتووە هەوڵیان داوە بۆ ئەوەی کە باری ئابووری خۆیان بە شێوەیەک باش بکەنەوە نەک ئەویش باش بێتەوە ینی لە برسیەتی ڕزگاریان بکە چونکو بۆ خۆ تەزانن هێڵی هەژاری خەتی فەقر لە ئێران زۆر لە خوارۆیە و چینی کرێکار ئەوانەی کە کرێکارن هەروە لە وەزیان زۆر شپرزەیە چونکو ئێستا هەر لەم شەوانە لە تلویزیۆنی ئێران بەڕەسمی مامۆسایەکی زانکۆ دەڵێ 18% خەڵکی ئێران لەژێر هێڵی هەژاریدان ڕستەیەکی زۆر جوانیشی بەکارهێنا وتی ئەزانی ینی چی لەگەڵ ئوستادێکی تر دکتۆر نازانم چی تەرەفداری خامنەی قسەیەکە وتی قوربانای دکتۆرزانی ینی چی یعنی ئەمەگەر لە خیابان 5 کەس بەلامانە تێپەڕ بوو یەکێکیان لەژێر خێڵی هەژاریایە ئەمە دەبوو وا بکات کە بزوتنەوەیەکی کرێکاری بێتە دەرەوە یان ئەوەی کە ئەوانش دەستکەن بە مانگرتن یان مانگرتن ناکەن خۆپیشاندان بکەن خۆپیشاندان ناکەن بەیاننامەیەک دەرکەن کە بڵێن ئێمە هاوپشتی خۆمان لەگەڵ ئەم بزوتنەوەیە دەردەبڕین پێمان ڕەوایە ئەم ڕژێنمەمان پێمان وایە دژ بە مافی مرۆڤ و فلان و ئەوانەیە بۆچی ئەمانە نەکراوە من پێم وایە بەشێکی ئەوەیە کە ئەو حیزبانەی کە چەپن لە بەرەی چەپدان ئەوەندە لە ناو خۆیان نابوون و هەر جارێکە بزوتنەوەیەکی کرێکاری یان حرەکەتێکی کرێکاری لە ئێران دەستی پێکردووە پیان وە بۆ بڵاوکردنەوەی خەبەرەکە ئەمە شانازیەکی گەورەیە هەمیشە خۆشە ئەوانەی کە لاوازن لە کۆمەلگادا بتوانن دیفاع لە مافی خۆیان بکەن و بتوانن بێنە مەیدان و تۆزێک باری ژیانی خۆیان باشتر بکەن بەڵامەوە کافی نییە حیزبێکی سیاسی کە خۆی بە نوێنەری چینی تەبقەی کارگەرە زانێ و قەرار وایە ئەوان سازمان بدا دەبێت ڕێکخراوی ببێ دەبێت بتوانێت سازماندەهیان بکە دەبێت شعارەکانی بباتە ناویانەوە و دەبێت لە کاتی خۆیانە داوایان لێ بکە بۆچی تەنها لە کوردستان
تا ئێستا لە ماوەیەکی زۆر کەما داوای مانگرتنی گشتی کراوە بە قسەیان کردن بۆچی لە دەرەوەی کوردستان هیچ کەسە و کارەی نەکردووە و ئەگەر کردویانە بە قسەیان نەکردوون. ئێستا بۆ نمونە لە بەلوچستان دەبوو بەلوچستان هەردوای ئەو جمعە خوێنینەکە هێشتاش معلوم نییە لەسەرەوەی 80 کەسیان خەڵکیان قەتعام کردووە ئەو جورئەتیان نەبووە حیزبە سیاسیەکان لەوێش بەداخەوە و جێگای تەئەسفە. بەڵام من ئەڵێم بۆچی سازمانە چەپەکانی کە خۆیان بە لایەنگری تەبەقەی نەک لایەنگر خۆیان ئەسەن بەهینی تەبەقەی کارگەرەزانن بە بەشێ لەوانەزان بۆ نەیانتوانی داوا بکەن لە دوو کارگای گەورەی کرێکاری لە ئەسفەهان لە تاران لە تەبرێز لە شارە گەورەکان بڵێن نیو سەعاتمان بگرن 1 سەعاتمان بگرن یان دوای کاری کارخانەکان بێنە دەرەوە بیکەن. ئەمە کەماسیەکی گەورەیە شعاردان ئاسانە بەحسی سیاسیکردن لە دەرەوە ئاسانە بەڵام بەکردەوە بەداخەوە هیچ چێکمان نەدیوە و من ئەوە بە تەئەسفەوە دەڵێم تەبعاً. بەڵێ کاک ئەحمەد ئێوە لە دەرەوەی وڵاتن کاردانەوەی بیرروڕای گشتی بەرامبەر بە ڕاپەڕینی خەڵکی ئێران لە دژی کۆماری ئیسلامی ئێوە هەتا ئێستاکە چۆنتان بینیوە؟ من لە دیارە زۆر لە مێژە یانیەوە من یەکەم جار کە من هاتوومەتە دەرەوەی وڵات وەکو بۆ کاری سیاسی وەکو نوێنەری مامۆستا شەهێزەدین ڕێک 40 ساڵ لەمەوە بەربوو ساڵی 1982 من سەفەرێکم کردووە بەناو وڵاتانی ئوروپاییە و لە گەرمەی شەڕی ئێران و عێراق و لە گەرمەی بزوتنەوەی بە تاریخی ئێران من زستانی 1600 هاتمەتە دەرەوە هەتا بەهاری 1361 لە دەرەوە بووم. ئەو وەختە لەو وەختەوە خەریکم بەراوردیەکەم کە ئەو وەختە گەرمەی شەڕی ئێران و عێراق بوو هەموو ڕۆژنامەکان هەموو ڕۆژێ باسی شەڕی ئێران و عێراقیانە کرد لە بیرمە لە کاتی شەڕی خوڕەمشارە من لە دەرەوە بووم و چه هەرایە بوو چه وەزعێ بوو لەسەرەوەم شەڕە تەواوە بێتەواو نابێ چی ئەو مۆزوعێکی ترە. بەڵام لەو وەختەوە بگرە هەتا ئێستا من قەت نەمبینیوە ئەو پشتیوانیە گەرم و گوڕە لە بزوتنەوەیەک لە ئێران بکرێ لە کوردستان بکرێ و ئەوەندە مەوزوعێک بتوانێ بچێتە ناو هەموو ماڵەکانەوە ینی تۆ ئەچی بۆ هەرکوێک ئەچی بۆ لای دکتورێک ئەچی بۆ لای ئەوە چاوت عینەکەکەت بگۆڕی ئەچی بۆ ئەوەی کە نازانم واکسنێکت لێ بدەن هەرەوەندە زانن ناوەکەتە بینن وەزانن خەڵکی لەواچێ خەڵکی ئێرانبی یا کوردبی دەپرسن ئەرێ چ خەبەرە. ئەمە جاران بەڕاستی وانە بوو لەبەر خاتریەوە خۆپیشاندانی دەیان هزار کەسی کراوە لە دەرەوە یەک رادیۆ تەلەڤیزیۆنی ڕسمی بەرنامەیان هەیە. ئەمڕۆ لە سوێد لانیکە من 4 جار هەم لە تەلەڤیزیۆن هەم لە رادیۆ گوێم لێ بووە بەیانی کە بە خەبەر هاتووم ژورنالیستێکی ڕۆژنامەوانێکی ناوداری سوێد لە مەرزی حاجی ئۆمەران لەوێەوە خەریک بۆ راپۆرتی ئەناردەوە بۆ ئێرە دەیکوت ئیجازەم نییە بچمە ئەودی و مەرزەکەەوە دەیکوت داوامان کردووە بچین لە پشت ئەو کێەوە کە ئەیبینن ئەوە کوردستانی ئێرانە و ئەوە ئێرانە و قچلۆقە ئێمە ناتوانین لەم دیوی مەرزەکەەوە راپۆرتی دەنارد ڕاستە و خۆش بوو هەر لەوە بگرە هەتا ئەوەی کە دوێنێ لە تەلەڤیزیۆنی بەڵێ لە تەلەڤیزیۆنی فەرەنسەوە بڵاو بووە لە تەلەڤیزیۆنەکانی فەرەنسا کە لە پەرلەمانی فەرەنسا دەقیقێک بێدەنگیان ڕاگرتووە و چەپڵەیەکی زۆریان لێداوە کە باسی ژینا ئەمینی و بزوتنەوەی ژنان و بزوتنەوەکە لە ئێران کراوە بۆیە کاردانەوەکان ئێجگار زۆر بووە لە هەموو ئاستێکیشە ژنان خوێندکاران کرێکاران حیزبە سیاسیەکان ڕۆژنامەکان رادیۆ و تەلەڤیزیۆن و هەمووی و بۆیە ئەمە بە بۆچوونی من وای کردووە هێندێک لە حیزبە سۆسیال دموکراتەکان لەوانە حیزبی سۆسیال دموکراتی سوێد کە دۆڕاندیان هەڵبژاردنەکەیان دۆڕان بەداخەوە هەڵبەت دۆڕاندویانە ئێستا نوێنەرانی ئەوان کەسانێکیان کە یان ئێرانین یان کوردن ئەوانە زۆر زیاتر لە جاران چالاک بوونەتەوە و یعنی سیاسەتمەدارانی دەرەوە بۆیان دەرکەوتووە کە ناتوانن بێتەفاوت بن بەرامبەر بەم بزوتنەوەیە. بەڵام ئەوەیشی لێ زیاد دەکەم کە زۆر بەداخەوە لە ئاستی نێونەتەوەی و دەوڵەتی لە ڕۆژاوا بەرژەوەندی ئابووری و بەرژەوەندی استراتێژیکی خۆیان لە پێشەوەی هەموو شتێکەوەیە بۆیە لەبەر خەڵکی خۆیانە و لەبەر ئەوانەیە کە دەنگیان پێدەن ناوێرن بەرامبەر بە پێشێلکردنی مافی مرۆڤ لە وڵاتێکی وەکو ئێران بێدەنگ بن دەنا کارەکەی خۆیان هەر دەبەنە پێشەوە.
بەڵێ کاک ئەحمەد وەکو دوایین پرسیار داهاتووی ئەم ئاخێزە چۆنە بیننیەوە؟ من زۆر ئومێدوارم پێم وانە بەم پەلەپەلە ینی بەعزە کەسێک لەو بێنا کەسی ئاشنایە بە نیوە شۆخی و نیوە جددی دەیکوت ئەگەر لە خەو هەڵسا بوو لە شوێنێ بوون وتی ئەگەر فلانە کەس لە خەو هەڵسا خێرا وتی ئەرێ ڕووخایان نا بەیانیەکەی پێوا بوو شەوکە ئەوە خەوێ ممکنە بڕوخێ هەتا بەیانیەکەی من پێم وانە ئەمە ڕەوتێک ئەڕواتە پێشەوە ئەگەر چاو لەوە بکەین لەلایەن خەڵکەوە وەک عەرزم کردی خەڵک ترسیان تا ڕادەیەکی زۆر پەڕیوە ئومێدیان لەلا پەیدا بووە لای لاشەوە ڕژیم ئەگەر دەسەڵاتەکەی زۆر باش بووایە خامنەی نەدەچوو لە مرکزێکی ئەرتەشی و وەزیری کشوەر و ئەم هەموو ژەنراڵە لە دەوروبەری خۆی کۆ بکاتەوە قسە بکە دەچوو لە مەجلیسێکا لە ناو جەماعەتی سیاسەتمەدارە قسەیە کرد و قسەکەی خۆی ڕایەگەیان بەڵام ئەوە کە ئەبینین معنای ئەوەیە هەستی بە ترس کردووە بە بۆچوونی من تەنانەت بەرامبەر بە ئەمریکایش ئەوە بۆچوونی خۆمە ڕاستە جنێوی زۆری دا بە ئیسرائیل بەڵام بەرامبەر بە ئەمریکا ملایم قسەی کرد لەبەرەوە ترسی لێ نیشتووە کە بیڕوخێنن بەڵام ئەوەندەی من بە دوواداچوونم بۆ کردووە لە پایتەختەکانی وڵاتە زلهێزەکان هیچ کامیان لایەنگری ئێستا قسەی ئێستا دەکەم لایەنگری ڕووخانی کۆماری ئیسلامی نین ئایا ئەمە معنای ئەوەیە کە ئێستا سەرەتای پاییزە لە ناوەڕاستی پاییزی شەهروابێ نازانین ئایا لە سەرەتای زستانی شەهروابێ نازانین کاری سیاسی ڕەوتی سیاسی وەکو ڕەوتی شتی سروشتی و تەبیعی نییە بەڵکو لەوانەیە ڕووداوێک ڕوو بدا هیچ کەس پارەکە ئەم وەختانە بە خەیاڵیشیان نەدەهات کە رووسیە بچێ ئوکراین داگیر بکە بەو شێوە کە چوو بەشێکی کردووە هیچ کەس تەسەوری ئەوەی نەدەکرد و هیچ کەسیش لە ئێران تەسەوری نەدەکرد کچێکی سەقزی جوانی چوزانم بەڕێزی بەردڵان چێتە تاران بەو شێوەیە دڕندانەیە بیکوژن لەوێ و ئەمە بێ بە هۆکاری ئەوەی کە ئێستا مەجللەی تایم وێنەکەی دابنێ و لەسەری بنووسێ شخصیەتی ساڵ وێنەی ژینا ئەمینی بۆیە پێشبینی ڕووداوەکان لەباری سیاسیوە سەختە ئەما من ئەوەڵەن ئومێدەوارم دووەمەن پێم وایە کە ڕەوتەکەی باشە چێتە پێشەوە و سێوەمەن پێم وایە ئەگەر ڕژیم بە هەر بارێکی یعنی بکەوێتە باری توندوتیژیش و توندوتیژی زۆر بنوێنێ بەرامبەر بە خەڵک دیسانیش ئیتر و جاری پێشوش وتومە مێژووی ئەم سەردەمەی ئێران بە مێژووی پێش کوژرانی ژینا ئەمینی و پاش کوژرانی ژینا ئەمینی ناوزەت دەکرێت معنای چیە معنای ئەوەیە ئیتر نە ئەم خەڵکە خەڵکی ئەو خەڵکەن بەل لە 25 مانگی گەڵاڕێزان مانگی شاری وەرەون نە ڕژیمیش ئەو ڕژیمەیە بۆیە ئێمە بەرەو مێژوویەک ئەڕۆین یعنی دەستمان پێ کردووە بەرەو سەرکەوتن بەڵام ئایا کەری بە سەرکەوتن دەگەین کە سەرکەوتن مەبەستم ڕوخانی ئەم ڕژیمە بێ دەبێت چاوەڕوان بین بەڵێ زۆر سپاس کاک ئەحمەد ئەسکەندەری نووسەر و خەڵسوڵاوی سیاسی کار لە ڕێگەی سکایپ بۆ لەگەڵمان بووی بەشداری بەرنامەی ڕاستەوخۆی و شەما زۆر سپاس بۆیەوەش بەڵێ زۆر سپاس بەڵێ بینەرانی عەزیز هاوڕێیان لە ئۆتاق فەرمانەوە پێیان وتوین کە کاتی بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە بەڵام پێش ئەوەی کە ماڵاوی بکەین جارێکە بڵێن کە هەر ئێستا لە شارەکانی تاران مەشهد تالێش کرماشان و سنە خەڵک هاتوونەتە سەر شەقام و خۆپیشاندان بەردەوامە و دروشمی ژن ژیان ئازادی و مەرگونەمان بۆ دیکتاتۆر دەڵێنەوە زۆر سپاس بۆی کە تا ئێستا کەش لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تری ڕاستەوخۆی سپێشە و هەشاد و وەختەوە بن و سەرکەوتون نترسید